یەکێکە لە پرۆژە نیشتە جێبوونەکان 37 پرۆژەی هاوشێوەی دیکە لە کەرکووکدا هەیە. سەدان خانەوادە لەم پرۆژانەدا نیشتەجێن، بەڵام کێشەی کەمی خزمەتگوزاری تەنگی پێهاڵچنیون. ئەوەی لەسەر حکوومەتە تا ئێستا کە حل نەبووە، چارەسەر نەکراوە، کێشەی مەجاریە، کێشەی ئاوە، کێشەی ڕێگاوبانە، کێشەی کارەبایە. ئەمانە زۆر زۆر وای لە مەشروعەکە کردووە لە لای خەڵک ئەو ڕەواجی نەماوە. تا ئێستا کارەبا دابین نەکراوە، خۆمان دابینمان کرد بە مۆلدە بە 24 ساعتی ئەومان دابین کردە بۆیان حکوومەت تا ئێستا ئاوی دابین نەکردە. ینی لە خەدەماتە شەبەکەی مەجاری، شەبەکەی ئاو، شەبەکەی کارەبا لەلایەن حکوومەتەوە هیچ دابین نەکراوە. شتێ 5 ساڵ هەموو موافقاتمانشەیە و بەڵام لەلایەن حکوومەتەوە هیچ شتێ بۆ ئێمە نەکراوە. بە پێم یاسایە بێت دەبێت ئیداری پارێزگا بۆ هەموو ئەو پرۆژە نیشتە جێبوونانە خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و قیرتاو تا دەواازەی پرۆژەکە بگەێنێت. بەڵام لە کەرکووکدا ئەمە نەکراوە، بۆیە وەفدەیەک لە بەڕێوەبەری فەرمانگە خزمەتگوزارەکان و نوێنەرێکی کەرکووک لە ئەنجومەنی نوێنەران لە گرفتەکانیان کۆڵێەوە. هەندێک کێشە و گیر و گرفتیان هەیە. کێشە و گیر و گرفتەکانیان خۆی لەوە ئەبینێتەوە کە خەدەمات نەگەیشتووە بەم مەشاریعانە. مەفروزە حکوومەتی مەحەلی پارێزگای کەرکووک خەدەماتی ئاو کارەبا لەگەڵ ڕێگاوبان بگەێنێت بە بەوابەی مەشروعەکە و لە ناو مەشروعەکەیە مستەثمرین ئەو کارە ئەنجام بدەن. ئەبینین کەم تەرخەمیەک هەیە لەمەیە. جگە لەو کێشە خزمەتگوزاریانەی کە بەرۆکی گرتوون، هەر 37 پرۆژە نیشتە جێبوونەکەی کەرکووک کە لە دوای ساڵی 2023 دروستکراون وێڕای مۆڵەتی دروستکردنیان ماوەی زیاتر لە ساڵێکە بە زیادەڕۆی لە قەڵم دراون و نازانرێت ئایندەیان بەرەو کێ دەڕوات. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.